بناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. و جارێکی کەش خۆشحاڵم کە لێرە بە خزمەت مامۆستایانی بەڕێز، برایانی خۆشەویست و خوشکانی ئازیز دەگەینەوە. و لە خوای گەورە داواکارم ئێوەی بەڕێز و خۆشەویست و خانەوادە و دۆست و خۆشەویستانتان یاخۆ سەرفراز بن یاخۆ بەختەوەر بن. ئەمن بەڕاستی دەمەوێت بلێرەوە بە ناوی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان سوپاس و پێزانینمان ئاراستەی ئەنجومەنی خەلیفان بە بەرپرس و کارژێر و ئەندام و کادیرەکانی و هەروەها ئەم مامۆستا و ڕیشسپی و دایکە بەڕێز و خۆشەویستانە بکەین کە لە ساڵی ڕابردوو لە هەڵبژاردنەکانی 12 پێنجی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و 39 پەرلەمانی کوردستان بە گەرموگوڕی بەشداریتان کرد و ماندووبوون و زەحمەتی زۆرتان کێشا. و سوپاس بۆ خوا بەرهەمی خۆشی هەبوو و کۆمەڵی ئیسلامی بە هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک ئێوەی بەڕێز و خۆشەویست دۆست و ئەندام و لایەنگرانی کەمان لە شوێنەکانی کە هەنگاوێکی باش چووە پێش و گەشەی زیاتری کرد و دەرکەوت کە ڕەگ و ڕیشەی لە ناو خەڵک و جەماوەر قایم و بتەوە. و ئەگەر ئەو پێشێلکاری و ساختەکاری و تەزویرەی کە کرا نەکرابایە، دەنگەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق و لە کوردستانی زۆر زیاتر دەبوونەوەی ئێستا. بەڵام بەداخەوە دەسەڵاتی مشەخۆری هەرێمی کوردستان بە درێژایی مێژوی خۆی نەیتوانیوە هەڵبژاردنێکی پاک و بێگرت بکە. هەمیشە دزی لە دەنجی خەڵک کردووە و ئیرادەی خەڵکی پێشێل کردووە و ڕێی خەڵکی لەبن پێ ناوە بەداخەوە. بۆش دەبینین بارودۆخی هەرێمی کوردستان بە چ ئاراستەیەکدا دەڕوە کە لە ئەنجامی ئەوەدا ئەم خەڵک و جەماوەرە ئەو دەسەڵاتەی کەستەمی لێ دەکا لە موڵچی، لە موچەی، لە کار و کەسابەتی، لە بیر و باوەڕ و عەقیدەی، لە ئەخلاق و ئاکاری، تا دەگاتەوەی کە دەنگەکانیشان دەدزێ، متمانەی بەم دەسەڵاتە نییە و ئەم دەسەڵاتە بە ئیخۆی نازانێ و حەقی خۆشتی بەڕاستی دەسەڵاتێک ئاوا مامەڵەگەی خەڵک بکە، خەڵک ئاوا بێ بەرامبەری حەقی خۆیەتی. چونکە کە دەسەڵات بەم شێوەیە مامەڵەگەی هاوڵاتی و خەڵکی خۆی کرد، هەڵوێستی ڕاست و دروست و ڕاستەقینەژەوەی کە خەڵک بە ئیخۆی نەزانێ، متمانەی پێی نەبێ و ڕەنگە لە کاتی لێقەمانیشیدا خەڵک زۆر باکی نەبێت کە دەسەڵات چی بەسەر دێ و خەڵکی چی بەسەر دێ. خوا پاداشتان داتەوە ئێوە ئەرچی خۆتان جێبەجێ کردووە و ئینشاءڵڵا ئەوانەی کە هەڵبژێردراون کە مە ئومێدمان دەکرد زیاتر بانایە بەڕاستی بە تایبەتی لەم دەڤەرەش، بەڵام وەکو باسم کرد ئەو ساختەکاری و ئەو پێشێلکاری کە کرا بەرامبەر بە ڕێی و دەنجی خەڵک وای کرد کە بەم شێوێ نەبێ. بەڵام ئێوە ئەرچی خۆتان جێبەجێ کرد، خوا پاداشتان داتەوە و ئینشاءڵڵا ئەوانەی کە دەنگیشتان پێداون و هەڵتان بژاردوون لە جێگەی متمانەی ئێوە دەبن. ئەوەی کە گرنگە، ئەوانەی کە دەنجیان پێدراوە، ئەوە کە زۆر گرنگە بەڕای من کە خەڵک دڵی پێخۆش بێ و خەڵک پێی وابێ کە دەنگەکەی زایە نەبووە، ئەوەیە کە خاوەن هەڵوێز بێ.
ئەوەیە کە لە ڕێگەی ڕاستدا نەدا، ئەوەیە کە حەقبێژ بێ، ئەوەیە کە لە بەرامبەر ستەم دانەنەوێنێ، ملکەز نەکا، هەمیشە سەر و دەنجی بەرز بێ. پێم وایە هەر کاتێک نوێنەرانی خەڵک کە خەڵک دەنجی پێدا بن و هەڵی بژار بن بەم شێوە ڕەفتار بن، خەڵکەکە دڵخۆشە، دڵێ ئۆخەی سوپاس بۆ خوا، دەنگم بەزایە نەداوە، بەزایە نەچووە. با بینی سەر بابەتەکەمان کە وەک مامۆستا باسی کرد، ئایا ئێمە چۆن دەتوانین کار و پرۆژەی ئیسلامی بە شێوەیەکی گشتی فراوانتر بکەین و گەشەدارتری بکەین و بەرەو پێشتری ببین. ئەم پێم وایە ئەگەر لەوە دەست پێ بکەین کە ئێمە لە بەرامبەر ئەم خەڵک و کۆمەڵگایەدا دەتوانین بڵێن بیکەین بە سێ بازنە. بازنەی یەکەمیان کە خۆمانین بە وەک ئەندامانی کۆمەڵی ئیسلامی، لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی، دۆست و خۆشەویستانی کۆمەڵی ئیسلامی، ئەوەی تریشیان ئەو خەڵک و جەماوەرە بەگشتی بازنەیەکی تر بێ کە چۆن مامەڵەی لەگەڵ بکەین و چۆن هەوڵ دەین ئەوانیش پاڵپشت بن و چۆن دەتوانین بشیان کەین بە خاوەنی ئەم پرۆژەیە. و پاشانیش مامەڵەیەکی تر لەگەڵ بۆ چوونە ئەلمانیەکان و ئەحزابی ئەلمانی و بەگرەسەرانی ئەحزابی ئەلمانی و ڕۆشنبیر و کەسە چالەکەکانی ئەحزابی ئەلمانی چۆن مامەڵە لەگەڵ بکەین ئێمە. ئەوەی یەک بازنەی یەکەمیان ئێمە دەبێت یەکەم حەقیقەت ئەوەیە بیزانین ئەم دەستکەوت و ئەو سەروەریانەی کە ئێستا پێگەیشتوین وەکو کۆمەڵی ئیسلامی و ئەو متمانەیە کە کۆمەڵی ئیسلامی لە ناو خەڵک و جەماوەردا هەیەی و ئەو قورسایە کە بۆ پەیدا بووە، ئەوە تەنها ئەو کەسانە نییە کە ئێستا لە کاردان و خزمەت دەکەین، ئەوە حەقیقەتێکی گەورەیە، بەڵکو ئەو دەستکەوت و ئەو سەروەریانەی کە ئێستا ئێمە سوپاس بۆ خوا شانازی پێوە دەکەین، ئەوە مێژووی دەگەڕێتەوە بۆ ساڵانی هەشتاکان، دەگەڕێتەوە بۆ ئەوانش، ئەنی چاکە و فەزلەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوانش کە ئەو کاتێ بەردی بناغی ئەو کاروانیان داناوە. ئێستا بۆ نمونە جەنابی مامۆستا مەلا فەتحوڵڵا تەشریفی لێرەیە، لە ساڵانی هەشتاوە ئەوانە خزمەتیان کردووە. دەبێت خەڵک بیزانێت، دەبێت خەڵک پێی بزانێت، یعنی ئەم کاروانە ئەوە لە هیچ خۆڕایی ئێستا نەگەیشتوە دەستی ئەو خەڵکە. خەڵکێکی ئاوا ئێستا هەیە مەسەڵەن نەماوە بەر ڕەحمەتی خوای چووە، هەیە شەهید بووە، هەیە ئێستا مەسەڵەن ڕەنگە بەسەر جێگە کەوت بێ، بەڵام ئەوانە بەردی بناغی ئەم کاروانە بوون، بەردێکی ساغیان داناوە لە بناغی ئەم کاروانە، بۆیە دامەزدا و قایمە و تەمەشا دەکەی ئەم لا ئەولا ناکە، هەرچەند دیواری کێ لەسەر بکە و قورسایی زیاتی بکێتە سەرێ. جا ئێمە دەبێت ئەوە بزانین بەڕاستی ئەم کاروانە تەنها ئێمە نین کە ئاوا لەخوا بەزە بەرەو پێشمان بردووە و گەشەمان پێ کردووە، هەموو ئەوانن کە بەشداریان تێدا کردووە. ئەوەی کە شەهیدێکی داوە، ئەوەی کە دوو شەهیدی داوە بنە ماڵەمان هەیە سێ شەهیدی داوە بنە ماڵە هەیە، چۆن خاوەن نییە؟ چۆن ئەویش چاکە و فەزلی ئەم کاروانی پێ نابڕێ؟ چۆن ئەو زۆرە بنە ماڵەیە حەقی ئەوەیە کە خزمەتی بکرێ و ئێمە خۆمان بە خزمەتکاریان بزانین؟ چۆن خاوەن نییە؟ نابێت لەبیر بکرێن. و ئەوانەی کە لەم کاروانەدا تووشی پێکان بوون و
بریندار بوون هەیە بە چەند ساڵ گیراوە بە ناحەق بە زوڵم و هەیە چەند جار ماڵی تاڵان کراوە و هەیە ئێستا مەسەڵەن لەسەر جێگە کەوتووە ئەوانە چ بەو شێوەی و چ پێشمەرگە بوونە ئەندامێک بووە لە قۆناغ جیاجیاکاندا لە قۆناغ سەختەکاندا کە فشارێکی زۆر لەسەر ئێمە بووە و خەڵک هەبووە نەیوێراوە مەرحەباییمان بکە ئەو کەسانە تێدا ماون و بە دەنگێکی دلێرەوە گوتیانە ئێمە کۆمەڵی ئیسلامین ئەوانە بەڕاستی جا هەر لەو کاتیوە بگرە تا ئێستا کە ئەوەی بە دوعایەک ئەوەی بە دەنگێک بەشداری کردووە بەڕاستی بەشدارە هاوبەشە خاوەنە لەم پرۆژەیە بەقەدەر ئیخلاس و بەقەدەر مەشەقەتی و ناڕەحەتی کە لەم کارواندا بینیوێتی ئێمە چۆن وا بکەین کەمان ئەم کەسانە خاوەن بن کاتێک کە باسی فراوانکردنی ئەم پرۆژەیە دەکەین باسی گەشە پێکردنی زیاتری دەکەین دەبێت لەمەوە دەست پێ بکەین ئەم خەڵکە بە خاوەن بزانی ئەمانە بەو شێوەیە بە خاوەن دەزانرێن کە ئێمە ڕێزیان بگرین کاتێک بە خاوەنی دەزانی کە تو گوێی لێ بگری کاتێک بە خاوەنی دەزانی کە ڕاو بۆ چوونی بە هەندوەر بگری وفعلا لە ناخۆ بە خاوەنی بزانی تەنها مزامەلەی قسەکردن بەجیس نەبێ ئەو کاتەی تەمەشا دەکەی هەموو ئەوانە ئەگەر یەکێک نیگەرانێکیشی هەبێ ئەگەر یەکێک گلێژیشی هەبێ ئەم پێم وایە کاتێک ئێمە ئاوا مامەڵ لەگەڵ ئەم خوشک و برایانە دەکەین کە لەو قۆناغانەی ڕابردوودا ئاوا ینی لە قەرزەکەی دابوون و خەباتیان کردووە و قوربانیان داوە دڵنیاتان دەکەمەوە دەبنە خاوەن وەک ئێمە ئاوا گەرم و گوڕ دەست بە کاروانەکەیەوە دەگرن وەکو باسم کرد باشترین چاکەش لەگەڵ ئەوانە ئەوەیە کە ئێمە ئەو ڕێگە ون نەکەین ئەم ڕێگە ڕاست و ڕوون نەکەین وە لێیلا نەدەین ئەو کاتەی ئەمەش هەنگاوێکی کێ بۆ دڵخۆشکردنی ئەوانەی کە لە ڕابردوودا خەباتیان کردووە و خزمەتیان کردووە دڵسۆزیان نواندووە بڵێن ئۆ خەیرە خوا بەزیاد بێ ئەوە ڕێگاکە هەر بەردەوامە و هەر ئاوەدانە و لەسەر ڕێ ڕاست و دروستەکە دەڕوە دووەم بازنە ئەم خەڵک و جەماوەرە ئێمە دەبێت بەڕاستی بەرامبەر بەم خەڵک و جەماوەرە کراوەتر بین پرۆژەی ئیسلامی ئەم شەریعەت و بەرنامەیە تەنها بۆ تاقمێک و بۆ حیزبێک و بۆ تەوژمێک نەهاتووە بەڵێ ئێمە هەوڵ دەدەین کە ئێمە ئەم وەسیلەیە بین کە ئەم شەریعەت و بەرنامە بگەین بە خەڵک بەڵام شەریعەت و بەرنامەکە ئی هەموو لایەکە ئی هەر کەسێکە کە بە ئی خۆی بزانێ خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ سەڵڵا سەلەم خوارێ سەرمێ ئەها کاتێک کە خیتاب بۆ خەڵکەکەیە بەڵام بە پێغەمبەر دەفەرمێ ینی بۆ خەڵکەکەیە کە ئەم پێغەمبەرە بەچی بۆ خەڵکە هاتووە دەفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين وهذا أمر بخلقه ها إن راسم شريعة برنامج هكذا سيبيه بقول رحمته بركته ما يستر برزيو كرامته عزته بلام لهمان كادا أو كتب بأخذ بيو بابندي ودس بيو قلتم ما سر بي برزو بي بختوري كاكب أو خلقش كدو بيجاني هر بأخذ نيا أي محمد وهر تنا بأخذ نكا بأخذ بي بحسيه وبي سربرز بي وبي بختور بنا وما أرسلناك إلا رحمة للعالمين بو هم خلقا كوات إما تشون وابكين أم بياما أم شريعتك خوانا أردويتي بو هم خلق بي بختور بي شون بي بقى دبي إما براسي لم روا لبران بل خلق ذكراوا بين أم بروجي بي خلشش بزانين أمش لا تەنها بە قسە ڕوون نابێتەوە ئەوە دەوێت بەڕاستی بە هەڵوێست و بە کردەوە بە مامەڵە لەگەڵ خەڵک دەریخین کە کاکە ئێمە تەنها وەسیلەیەکین دەمانەیە ئەم پەیام شەریعەتە بگا لە ئێوە خاوەنتر نین و ڕەنگە ئێمە لە ئێوەش دەسۆزتر نەبین بۆ ئەم شەریعەت و بەرنامەیە و مەرجنی ئێمە لە ئێوە لە خوا نزیکتر بین و هیچ تایبەتمەندێکیش نییە کاکە
ئەم قورئانە و ئەم فەرموودی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەر بێ حەسر لەسەر ئێمە هی ئێمەیە وڵای کاکە هەر کەسێکە بێ پێی و پابەند بێ و پێی بەڕێوە بچێ و لە ژانی خۆی جێبەجێکە و ئەو کەسە زیاتر لە خوا نزیکە و ئەو کەسە زیاتر دڵسۆزی ئەم شەریعەت و بەرنامەیە و ئەو کەسە زیاتر لەسەر ڕێی پێغەمبەریە صلی الله علیه و سلم بێ بەناو نییە واتە هەر کەسێک ئەگە ناوی ئیسلامی لە خۆ ناوە ئەمە حزبێکی ئیسلامی ئەمە حرەکەتێکی ئیسلامی ئەمە جەماعەتێکی ئیسلامیە هەر بەوەندە پێمان وابێ بەڕێی خۆمان لە ئاوێدەرێ ناوە و ئێمە بەفری بێ پەڵێنەوە تەبان ئێمە پیاوی زۆر چاک و ساڵحین و تاکە کەسی کە لەسەر ڕێی پێغەمبەری بین وانییە بەوەی نابێت تاکە کەس لەسەر ڕێی پێغەمبەری و بەوەش نابی بە شوێن کەوتی پێغەمبەری صلی الله علیه و سلم بێ ئەگەر هەڵوێست و کردەوەکانمان هەنگاوەکانمان فعلا لەسەر ڕێی پێغەمبەری نەبێ صلی الله علیه و سلم بێ بۆیە ئێمە دەبێ بەڕاستی لەم ڕۆوە زیاتر بەڕووی خەڵکدا کراوە بین و زیاتر ڕوومان لە خەڵک بێ و هەوڵ دەین بەکردەوەمان بە هەڵوێستمان زیاتر خەڵک بەختەوەرکەین و دڵخۆشیان کەین و ئەوانش بە خەوانین پرۆژەیە بزانین وەڵای کاکە ئەوە هەر نەک ببەخسە دەبێ یەک لە بارە خۆمە هەر کامێکمان دەبێ زۆر دڵخۆش بین زۆر دڵخۆش بین بەوەی کە کەسێک ئەمڕۆکە نەیاری ئەم شەریعەت و بەرنامەیە تەبان زۆر دڵخۆش بین و ئاواتە خواز بین و دوعای خەیر بکەین کە خوا هیدایەتی بدات تەبان لە ئێمە چاکتر پابەند بەم شەریعەتەوە و دەستی پێوە بگری باوەش پێدا بکە زۆر دڵخۆش بین دەبێ پێی و دەبێت زۆر ینی ئومێد بخوازین ئاواتمان ئەوە بێ نەک جاری وایە بە هەڵا ئێمە بە مامەڵەی هەڵا بە هەڵوێستێکی ناڕێک نادروست دەبینە مایەوە کە خەڵکێک زیاتر دوورکەوێتەوە خەڵکێک زیاتر خوا نەخواستە ئەم شەریعەت و بەرنامەی لەبەرچاو بکەوێ و بەڵێ کاکە ئەگەر نوێنەرەکانی ئەم شەریعەت و بەرنامەی ئاوا بێ بەخوا ئەم شەریعەت و بەرنامە زۆر دواکەوتووە هیچی پێی نییە بۆ خەڵک و کۆمەلگایە بۆ ینی لە ڕووی مامەڵەوە لە ڕووی هەسوکەوتەوە لە ڕووی دڵسۆزی و خەمخۆری بۆ ئەم خەڵک میلەتە خەڵکیش ڕاستی فەقیرە خەڵک هەژارە خەڵک بێ ئاگایە ئێمە بەرپرسیارین لەوەی کە مامەڵەیەکی ڕاست و دروست و دڵسۆزانە و خەمخۆرانە بکەین ئەمە لەگە نمونەیەک باس کەم لەوەی کە ئەو 4 ساڵی ڕابردوو کە بەڕاستی بێزگە لە ئیخلاس و دڵسۆزی خوای تەعالی بە هەموو لایەکمان ببەخشێ ئینشاءالله ئینسان دەبێت دڵسۆز بێ ئیخلاس بێ مخلیص بێ تەمەن ئەو کە بینیم خەڵک زۆر بە دووشی دڵی خۆشە و پێشم وایە بەڕاستی هەر کاتێک ئێمە ئەم دوو مەرجەمان لە خۆمان داهێنادی خەڵک دڵی پێت خۆش دەبێ و خەڵک دەستخۆشی لێ دەکا و خەڵک دەڵێ ڕەحمەت لەو بەرنامەیە کە ئەو کەسێک پەروەردە کردووە کە ئەگەر ئێمە وابین لە پێش خەڵکیکەمان داوەتەوە کە خەڵک ئەمەیان نییە کە ئەوی بەڕاستی ئەمن بینی بم مەگەر چۆن لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم دوو خاڵەم نەبینیوە یەکەمیان خەمخۆری دڵسۆزی بۆ خەڵک لە ناخی خۆتدا کاتێک کە لەگەڵ خەڵک مامەڵە دەکەی تێکەڵ بە خەڵک دەبی و کاروباری خەڵک بەڕێوە دەبەی دڵسۆزیان بە خەمخۆریان بە ناڕحەت بە و بەڕاستی خەفەتبار بە کاتێک هاوڵاتیەکی هەژاری فەقیری ئەم وڵاتە دەبینی پێت ناخۆش بێ و ناڕحەت بە بەڕاستی جەرگت ژانێ بکە کاتێک هاوڵاتیش ئەم وڵاتە بە ستەملێکراوی دەبینی پێت ناخۆش بێ ئەگەر نەتوانی ستەمی لەسەر بێی ناڕحەت و خەفەتی بۆ بخۆی بەرپرسانی ئەم وڵاتە یەکێک لە مشتەکان ئەوەیە باکیان نییە خەڵک هەژار بێ باشی نییە خەڵک فەقیر بێ خەڵک دەربەدەر بێ خەڵک نان نەبێ بخوات ستەمی لێکرا بێ بەناحەق بگیرێ بە چەند ساڵ ستەمی لێ بکرێ و زیندانی بکرێ باکی نییە ینی خەمی نییە یەکاکە بەرپرسێکی هاتوو ئاوا کاروباری خەڵک بەڕێوە دەبێ وڵات بەم شێوە بەڕێوە دەبێ بەڕێوە دەچێ ینی بەرپرس ئاوا مامەڵەگەی خەڵک بکە دووەم مەرجی دووەم بێفەرقی لەگە خەڵک بێفەرق بن لەگە خەڵکی قەت ئەو لێک مەدەنەوە کە ئەوە ئەندامی کۆمەڵی ئیسلامی و ئەوە ئەندام نییە کاتێک کە بەرپرسیار بی کاتێک بەرپرسی خەڵک بی کاتێک بابەتێک دێتە پێشەوە کە پەیوەندی بە خەڵکەوە هەیە بێفەرق بن
ئەگەر بۆتان کرا خەڵکی غەیرە کۆمەڵی ئیسلامی و پێش خەیت باشتریشە بۆی کە چاکتر دڵنیاکەوە کە ئەتوو جیاوازی ناکرێت نێوان ئەندامێکی کۆمەڵی ئیسلامی و ئەندامێکی پارتی یان یەکێتی یا گۆڕان یا حزبی شوعی و حتا یان مەسەلەن کابرایەکی موسڵمان و مەسیحی و یەزیدیەکیش ئینسانی بەرپرس لە ڕایکردنی کاروباری خەڵک نابێ ئەم جیاوازیانە بکە دەبێت بێفەرق دادگەرانە بەڕێکوپێکی بە یەک چاو تەماشایان بکە دەمێت سەرەوەی کە چێ حەقە و چێ ناحەقە ئەو کاتەی کە ئەگەر ئەندامێکی دڵسۆزی خۆت ناحەق بوو بەکاکرد ناحەقی ڕاوەستە کەسێک کە لەوانەیە لە فکردا لە مامەڵەدا نەیاریشت بێ کاتێک کە حەقی بەکاکە ڕاستەکەیت و حەقتە کاری ئیسلامی پرۆژەی ئیسلامی ئاوا پێش دەکەوێت حەز دەکەم بیزانن بەخوا ئەگە بتەوێت خزمەتی خەڵک بکەی و ئەم پرۆژەی فراوان بێ و گەورە بێ و بتانێت خەڵکی زیاتر باوەش پێدا بکە و پشتیوانی پشتگیری زیاتر بۆ پەیداکەی ئاوا خزمەت بکە دڵسۆز و خەمخۆری خەڵک بە و جیاوازی و فەرق لە نێوان خەڵک مەکە لە کاتی ڕایکردن و کاروبار لە کاتی بینی پەیوەندی شەخسیەکاندا و پەیوەندی کۆمەڵایەتیدا ئەوە ئەتوو ئازادی چێت خۆش دەوێ و زیاتر لە چێ نزیکی و سەردان و مامەڵە لەگەڵ چێ و ئازادی بەڵام لە کاتی ڕایکردن و سەرپەرشتیکردنی کاروباری خەڵک دەبێت بەرپرس بەڕاستی بێفەرق بێ بێجیاوازی بێ و پاشان سەبارەت بە ئەحزابی سیاسی و خەڵکی عەلمانی و ئەوانەی کە هەڵگەری فکرێکی نامۆ بە ئیسلامن نامۆ بە کۆمەڵگەی کوردەواری خۆمانن ئێمە چۆن مامەڵە بکەین ئێمە چۆن وا بکەین کە ئەوش دەبێتە مایە ئەوەی کە ڕەونەق و جوانی و شەوقی ئەم پرۆژێ دەرکەوێت ئەوش ئەوەیە بەڕاستی ئێمە هەر هێزێکی سیاسی و هەر ڕێکخراوێک لە شێوازی حیزبایەتیکردن و لە سیاسەتکردندا و لە مامەڵەکردنیشیدا ئازادە چۆن سیاسەت دەکا چۆن حیزبایەتی دەکا و کەسەکە چۆن بیر دەکاتەوە و بێگومان ئێمە ئەو کاتەی تێڕوانینمان و دنیابینیمان جیهانبینیمان و قەناعەتمان دەربارەی ئەو بابەتانە لێک جیاوازە بۆیە بۆ نمونە هەڵوێستی جیاوازیشمان دەبێت و ئەویش ئازادە لەوەی کە چۆن سیاسەت دەکا و حیزبایەتی دەکا و چۆن تەماشای شتەکان دەکا و میش ئاز بەڕاستی ئازادم بەڵام حەقیقەتەن ئەمن ڕێز لە ئەو بۆچوونە جیاوازی ئەو دەگرم و ئەو تێڕوانینەی جیاوازی ئەو دەگرم و مامەڵەیەکی درستی لەگەڵ دەکەم لە شوێنی خۆشیدا ئێمە پەیامی خۆمان و بەرنامەی خۆمان بە شێوەیەکی ڕاست و دروست دەخینە ڕوو لە هەڵوێستماندا ئەگەر کەسێکی ئەلمانی وا بیر بکاتەوە کە سیاسەت یانی درۆ و دەرەسا یانی فڕوفێڵ یانی چاواشەکردنی خەڵک یانی هەر چۆنیشی بێ لە دەسەڵات بمێنێتەوە ئێمە وا بیر ناکەینەوە ئێمە وا نیشانی دەین لەم کۆمەلگایانە خێر سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە لەگەڵ خەڵک کۆمەلگای خۆت ڕاست بکەیت سیاسەتی ڕاست و دروست ئەوەیە کە خزمەتکاری خەڵکی خۆت بێ سیاسەتی ڕاست و دروستی کە بتێ حکومڕانی پێ بکەی ئەوەیە کە خەڵک چی پێویست بوو چی هەڵبژات ڕێزە ڕاو بۆچنی خەڵک بگری نەک هەر ئەوەی کە خۆت دەتەوێت پێت باشە هەر ئەو بچەست پێکەوە مەبدە و بەڕاستی ئەو فێرعەونایەتیە ما أريكم إلا ما أرى وما أهديكم إلى سبيل الرشاد هەر ئەوەی کە ئەمن نیشان دەدەم و پێمە هەر ئەو ڕاستە و ئەوەی کە من ئەو ڕێی ئەم پێ پیشان دەدەم هەر ئەو ڕێی ڕاست و حەقە ئەوە فێرعەون وا دەڵێ بەس ئێمە وا ناڵێن ئێمە پەیامێکی خۆمان پێ دەدەن کاکە خەڵک ئەمە پەیامی ئێمەیە ئەمە بەرنامەی ئێمەیە ئێمە ئاوا سیاسەت دەکەین ئەوە هەڵوێستەکانی ئێمە لەبارەی پرسە سیاسیەکان و هەڵوێستەکانمانە فەرمونون چێ باشتری پێ چێ ڕاستری پێ بابی خاتە ڕوو بەڵام بەڕاستی ئێمە لەگەڵ ئەو سیاسەتی چاوەشەکاری و لەگەڵ فڕوفێڵ و لەگەڵ درۆ و لەگەڵ ساختەکاری و لەگەڵ ئەو هەم پێشەرکارێکە بەرامبەر بە خەڵک و بە مقدراتی خەڵک دەکەن نین
بۆ ئێمە لەوە بەڕاست دەبێت ئێمە دەرکەوین کە ئێمە ڕاستین ئێمە حەقین و ئەوەی تر کە تا ئێستا دەکرێت ناڕاستەوە ناحەقە. ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی دەرفەتمان لە پێش زۆرەکە فراوانتر و بەڕاستی گەشەدارتر بێ. هەم پرۆژەکەمان بەگشتی و پرۆژەی ئیسلامی بە ئاوا بڵێم، چونکە ئێمە دەتوانین وەکو مەبدە دەتوانین هەمیشە بەرژەوەندیەکانی ئەم خەڵک و کۆمەلگایەمان ئەم وڵاتەمان و پێش بەرژەوەندی خۆمان بخەین و پێش بەرژەوەندی حزبی خەین و پێش بەرژەوەندی ئەندامان و کادرەکانمان بخەین. بەڵام ئایا لە بەرامبەردا خەڵکی تر حزبەکانی تر ئەمەیان کردووە؟ و ئایا ئێمە چەند جار لەبەر بەرژەوەندی خەڵک بەرژەوەندی ئەندامان و کادرانی خۆمانمان دواخستووە و فەرامۆش کراوە؟ و جارێک ژێرە باسی نەنیومنەم کردووە کە ئێمە لەبەر هەندێک هەڵوێست ئێمە ڕەنگە ئەندام و کادرێمە زەرەری کردوێ لە هەندێک ئیمتیازاتی یاسایی و قانونی کە ئیمتیازاتی ئاسایی و یاساییە. بنمونە شەهیدانی ئێمە لە هەندێک شوێن کە شەهیدانی حزبەکانی تر ئەوەی کە لە دەستگای شەهیدەکانن بەگشتی سودمەند بوون بە پێی یاسا لە وەرگرتنی پاسە زەویەک یا پێدانی خانوویەک. ئێمە بێبەش بوون. بۆچی؟ وەڵاهی ئەوە زوڵم لە ئەوەی ئێمە کراوە، ئەوەی کە حەقی خۆیەتی باشیان کردو کە کەسێک خەباتی کردو لەم شاخانە کوژراوە فەقیری بە هەژاری بە نەداری خانوویشیان بۆ خانەوادەکەی دروست کردووە یا پاس عەرزێکیان پێداوە مافی خۆیەتی. بەس ئەوەی من مافی خۆی نییە. ئەوە بەڕاستی ئێمە لە هێندی حاڵەتدا لە هێندی قۆناغدا نەمان توانیوە و ناشیکەین بەڕاستی ملکەز نەبووین بۆ هێندێک داواکاریە هەڵوێستمان بەو شێوەیە نەبوو کە ئەوان ویستوانە بۆیە تەماشاکردن زوڵم لە خەڵکی کەشت کراوە. جا شەهیدمان کەم ئەنداممان کادیرمان مەبەستم لە ئیمتیازاتی یاساییە. ئێمە باشی چی نایاسایی ناکەین و ئێمە هەمیشە خاوەنی هەڵوێستی خۆمان بووین و هەڵوێستی خۆمان ئێمە نەبەستەوەتەوە بە هیچ لایەنێکەوە. تەماشای بەرژەوەندی ئەم خەڵک وڵاتەمان کردووە. هەر هەڵوێستێک پێویست بوو ئێمە ئەومان کردووە بە هەڵوێستی خۆمان بڕیارمان داوە و هیچ بەڕاستی دڵسادیش نەبووین و دوودڵیش نەبووین لە هەڵوێست وەرگرتن. کاتێک بە بەرژەوەندمان زانی بێ، کاتێک بە قازانجی خەڵک وڵاتمان زانی بێ. ئەمەش دیسانەکە دەرفەتێکی کێ هەلێش کێ لەبەر ئێمە لەبەردەم ئێمە کە ئەم پرۆژەی پێ فراوانتر کەین و ئەم هەڵوێستانەمان زیاتر بەڕاستی ڕەنگ داتەوە. یەکێک هەڵوێست دەنوێنێت لەبەرەوەی ئەم وڵاتە پێی خۆشە و یەکێکی کە هەڵوێست نانوێت لەبەرەوەی کە ئەم وڵاتە پێی ناخۆشە و یەکێکی کە لەبەر فلانە حزبی ئەوەی کە لەبەر فلانە حزبی و بەخوا کاکی ماوە بیرمان نەکردێتەوە. هەڵوێستمان هەبووە وڵاتێ پێی ناڕازی بووە، پێی ناخۆش بووە، نیگەرانی خۆشیان گەیاندووە، لی پاشگەز نەبووینەوە. هەڵوێستی شەبووە جاری وا هەیە وڵاتی ئێمە خۆشیشمان لێ نهاتووە بەڵام لەگەڵ ئەوی تێکی کردوتەوە. ئەوە لەبەرەوەی نییە کە ئەومان خۆش ویستووە، قەناعەتی خۆمان وا بووە. ئەوەی تریش لەبەر ئەوە نەبووە کە مەڕقمان لە وڵاتی بێ، قەناعەتی خۆمان وا بووە، پێمانەوە بۆ قازانجە ئەو بەرژەوەندە و ئەوە شەرعیە. و ئێمە یەکێکی کە لە ئەو دەرفەت و هەلانەی کە لەبەردەم ئێمەدا ڕەخساوە بۆ فراوانتربوون و گەشتەکردنی زیاتر ئەوەی کە ئێمە هەمیشە سوپاس بۆ خوا لەبەرەی خەڵک بووین و بە تایبەتی بەرەی خەڵک مەبەستم بەرەی خەڵکی ستەم لێکراو، خەڵکی فەقیر و هەژار. ئەمەش وای کردووە کە کۆمەڵ بە حزبێکی مەبدەئی ناسرابێ و بە حزبێک کە لەوانەیە لە قۆناغەکانی ڕابردوودا ئەوانەیە کە لەبەرەی گەل بوون لەبەرەی خەڵک بوون زۆر بوون بەڵام مردەوە کەم بوونەوە
ئێمە هەر لەسەر ڕێگای ماین و لەخوا بەزیاد بێ و ئینشەڵڵا دەژمێنینەوە و ئێمە ئەم لە بەرەی خەڵک بوونا و ئەم بەرگریکردن لە خەڵکی ستەملێکرا و لە خەڵکی هەژار و فەقیری ئەم وڵاتە هیچ پەیوەندی نەبوو هیچ کاتێک نە بە بەشداریکردن لە حکومەت نە معارەزە بوون ئەو هەر مەبدەیەکێمە هەمانە لە حکومەت بین خەڵکێکی مەزلوم و ستەملێکراو بین دیفاعی لێ دەکەین لە حکومەت بین خەڵکێکی مەزلوم و هەژار و بینین بەرگری لێ دەکەن معارەزەش بین وخوا خەڵکێک ستەمکار بێ و هەر ئێمە دژی دەبین لە حکومەت بین خەڵکی ستەمکار هەبێ دژی ستەمکاری و ئێمە ئەو قەزیانە بەڕاستی لای ئێمە بابەتی مەبدەئین ئێمە لەسەریان دەڕۆین لەسەریان دەچین لە هەر حاڵەتێکدا بین پەیوەست نییە بەڕاستی بەوە کە لە حکومەتی نا لە معارەزەی ئێمە لە حکومەتیش بووین خۆتان دەزن هاتوینە ئێرە ڕەخنەمان لە حکومەتی بووە قسەمان کردووە ئێسش بە هەمان شێوە یعنی هیچ بە بڕوا بکەن هیچ نەگۆڕاوین هەر قەناعەت مبدەئەکانی خۆمانمان هەیە خزمەتیش دەکەین لە حکومەت بین خزمەت بە خەڵک دەکەین ئەرچی سەرشانمانە معارەزە بین شێوازی معارەزە بوونجیا ئەوەی کە تو بەڕاستی دیفاع لە خەڵکیش دەکەی خەڵکێکی هەژار و فەقیر ئەوانەی کە مافیان خوراوە ئەوەی ینی چاودێری حکومەت دەکەی و بەدواداچوون بۆ کاروبارەکان دەکەی و لێپرسینەوە لە حکومەت و دەسەڵات دەکەی کە کاکە ئەمە بۆ کراوە ئەمە بۆ نەکراوە و ئێمە لە هەموو ئەوانەدا خوشک و برانی بەرز و خۆشەویست سوپاس بۆ خوا لە هەموو حاڵەتانەدا لەو هەڵوێستانەماندا پابەندیمان بە شەرعەوە بەردەوام بووە یعنی لەوەدا تەماشامان کردو بزانین داخوا چی شەرعیە و چی ناشەرعیە لێمان لەخوا بەزاد وێ لا نەداوە لەگەڵ هەموو ئەو ڕوودا و ئاڵۆزانێک کە هاتوونەتە پێشەوە بەڕاستی ئێمە ڕیعایەتی ئەومان کردووە پێش هەموو شت کە ئێمە لەم شەریعەت و بەرنامەیە لا نەدەین کارێک نەکەین قسەیەک نەکەین کە بێشەرعی بێ و ناحەق بێ وخوا نەخواستە پشتگیری زاڵم بێ و یاخوا نەخواستە دژی ستەمکار و هەژار و فەقیر بێ و لە هەموو ئەوانەدا بەڕاستی ئەوە هەر چاکە و فەزلەکەی بۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ناگەڕێتەوە لە هەموو ئەو هەڵوێستانی ڕابردوو کە لەسەر هەڵوێستەکانمان بازمان داوە کە کادیر و ئەنداممان لە قۆناغ جیاجیەکاندا ناحەت کراوە سەغڵەت کراوە ئازار دراوە و کۆمەڵی ئیسلامی لە قۆناغی ڕابردوودا بە زۆر قەیران بە تایبەتی قەیرانی داراییدا تێپەڕیوە هەموو ئەوانە تەنها فەزل و چاکەی بۆ سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ناگەڕێتەوە بەڵکو بەشی هەرە گەورەشی بۆ خۆڕاگری و خۆڕاگری و ئازایەتی ئەندام و کادیرەکانی دەگەڕێتەوە کە کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ سەرکردایەتەکەیان بوون لەم هەڵوێست و موقیفانەیاندا و بەڕاستی ئەندام و کادیرەکانی من زۆر جار پێیان گوتیان کاکە لەسەر هەڵوێستەکانی خۆتان بەردەوام بن پاشەکشە نەکەن لەبەرەی خەڵک دژی ستەمکار لەبەرەی مەزلوم با ئەگەر قەزێکی ئێمە تەحەمولی ئەو ئازار و ناڕەحەتی و فەقیری و هەژاری و ستەم و زوڵمەی دەکەن کە لێمان دەکرێت تەحەمل دەکەین ئێوە پاشەکشە نەکەن و بۆمە بەڕاستی معنەویاتێکی بەرز بوو زۆر جێگەی دڵخۆشی بووە و ئەم وای کردووە سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی سوورتر بێ بەردەوامتر بێ سوپاس بۆ خوا سەبارەت بە ئەو پرس و بابەتانەی کە ئەمڕۆژ لە ساحەکە لە ئارادان زۆر جار باس کراوە ئێمە سەبارەت بە بەشداریکردن لە حکومەت و بەشداری نەکردن هەمیشە گوتومانە حزبی سیاسی کاتێک کە بەشداری هەڵبژاردن دەکا بۆ ئەوەیە کە دەسەڵات وەربگرێ زۆرینە بەدەست بێنێ و ئەو حکومەت پێک بێنێ کاروباری خەڵک ئەو بەڕێوەبەرێ و ئاوات و ئامانجی ئێمەشە بەڵام ئەو حزبە سیاسیە هەر حزبێک کە نەیتوانی زۆرینە بەدەست بێنێ لەوانەیە هەوڵ دەدا بەشدار بێ لە حکومەت بە پشک و بەشی باش
بۆ ئەوەی بتوانێت هێندێک لەو ئامانجوو ئەو بەڵێنانی لە کاتی هەڵبژاردن بە خەڵکی داوە جێبەجێکە. ئەوە پرەنسیپی ینی هەموو ئەحزابی سیاسی لە دنیادا و ئەوە ینی عورفێکی حزبی سیاسیە لە دنیادا لە دوای هەڵبژاردن. هیچ حزبێک لە دنیادا ئەوەی کەم باسی سیستەمی دنیا و عورفی ئەحزابی سیاسی دەکەم لە دنیا پێشکەوتوودا. هیچ حزبێک پێش هەڵبژاردن بڕیار نادەکە ئۆپۆزیسیۆن بێ، معارەزە بێ. هیچ حزبێکی سیاسی بەمباسی ینی عورف دەکەم، عورفی دنیا. هیچ حزبێکی سیاسی دوای هەڵبژاردن یەکسەر بەر لەوەی کە باسی پێکەنانی حکومەت و ئایا مەسەن چەند ئامانجەکانی لەو حکومەتەی کە تشکیل لە بێدێتە دی بڕیار نادە معارەزە بێ، یا هەل لە ڕێو بڕیار نادەکە لە حکومەت بەشدار بێ. هیچ لە هەموو دنیادا دوای هەڵبژاردن حزبەکان دێن گفتوگۆ دەکەن سەبارەت بە پێکەنانی حکومەت. ئینجا لە دنیادا ئاوایە ئەوەی کە زۆرینە دێنێ یا گەورەترین کوتلێ لە پەرلەماندا تەکلیف دەکرێت بە پێکەنانی کابینە حکومەت. ئەگەر ئەو نەیتوانی ئەوی دوم تەکلیف دەکرێت، ئەگەر ئەو نەیتوانی سێم لەوانەیە سبەی بێتە سەرتوو. خۆ بە یاسا وایە، یعنی دوای ئەوەی کە پەرلەمان یا سەرۆکی وڵات گەورەترین کوتلەی ڕاستپارد بۆ پێکەنانی حکومەت، ئەگەر ئەو پێک نەهات لە ماوەی مانگێکدا بە پێی هێندێک دەستوری وڵات و هێندێک مەسەڵەن پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی وڵاتە کوتلەی دوم تەکلیف دەکرێت. ئەو پێک نەهات ئیسێم تەکلیف دەکرێت. یخوا نابێ ئەوە 6 مانگ و 8 مانگوانەوە بێ کە هەر چاوەڕێ مزانی داخوا نە حکومەت پێ بگەنە پەرلەمانش کو بێتەوە نە هیچ کەسیش لە ڕووی یاسایی بەرپرسیار بێ. ئێستا تا ئێستا کەس بەرپرسیار نییە لە ڕووی یاسایی و چی حکومەت پێک دێنێ. خۆ تا ئێستا بەڕەسمی کەس تەکلیف نەکراوە چی حکومەت پێک دێنێ. ئێمە چۆن ئیعلان کەم کە من چیم؟ یعنی ئەوەی کە پێم ئەوەی کە ڕاست دروست ئێمە کردومانە. ڕاستە لە وڵاتە یاسا نییە و ڕاستە لە وڵاتە ینی ئەم عورفانە بەهای نییە. بەڵام ئەگەر ڕاستی دەبێت ئەوەیە ینی ڕێی ڕاست دروست بۆ بەشداریکردن و بەشداری نەکردن لە حکومەت. بۆیە ئێمە هیچمان ئیعلان نەکردووە کەی لایەک تەکلیف کرا بە پێکەنانی حکومەت هاتن لای کۆمەڵی ئیسلامی و بەڕەسمی بە شێوەیەکی پرۆتۆکۆلی داوان لە کۆمەڵ کرد بەشداری حکومەت بکە. ئێمەش قسەی خۆمان دەکەین. نەهاتن ئێمە معارەزەین بەتەبیعی. ئەم عورفەی کۆمەڵی ئیسلامی تازە نییە. ئێمە لە کابینەی پێشوش و لەوەی پێشووتری شەروامان کردو. ئێمە و بۆ زانیاریشتان بەخوا معارەزە بوون و لە حکومەت بەشداریکردن و بەمانایەوە کە بڕێن بە تعبیر بن خزمەتکردن بە خەڵک لە حکومەتدا بە قسە نییە، بە هەڵوێستە، بەکردەوەیە. چێ لە معارەزەکان هەڵوێستی لە پێش کۆمەڵی ئیسلامی بووە و لە ئێمە زیاتر لە بەرەی خەڵک و جەماوەر بۆ پشگیری خەڵک و جەماوەری بەتایبەتی هەژار و ستەم لێکرا بووە. چێوە پێش ئێمە کەوتووە؟ ئەگەر خزمەتکردن بە خەڵک بێ کاتێک ئێمە لە حکومەت بووین بەمە حەز دەکەم بزانم داخۆ چێ لە ئێمە دڵسۆزتر و خەمخۆری زیاتری خەڵک بووە. با فەرموو با خەڵک با قسە بکەن. کاکە نە خزمەتکردن بە خەڵک بە قسەیە و نە معارەزە بوون بە قسەیە، هەردووشیان بە هەڵوێستە، بەکردەوەیە و بە خەمخۆری بە دڵسۆزیە. بابەتێکی تر ئێمە دیارە 4 ساڵ بە پێی پێڕەوی نێوخۆی کۆمەڵی ئیسلامی کۆنگرە دەبەستی. ئێمە ئێستا بەرەو کۆنگرەی 4ەمی کۆمەڵی ئیسلامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی مەکتەبی سیاسی چەند کۆبوونەوەیەکمان کردبووە. ئەوەی کە ئامانجی ئێمە بێ لە کۆنگرەماندا ئەوەیە کە ئیشاءالله هەوڵ دەین کۆنگرەیەکی ڕێکوپێک ببەستین، کۆنگرەیەکی سەرکەوتوو بێ و کۆنگرەیەک بێ کە کادیر و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ڕئیان تێیدا هەبێ، بەشدار بن لەم کۆنگرەیە لە ڕێگەی کۆنفرانسە ناوچەیەکان ئەو بابەتانەی کە گرنگن لە ڕێگەی لیژنەکانی ئامادەکاری کۆنگرە کە دێن بۆ ناوچەکان تاوتوێ بکرێ و ئێمە هەوڵ دەدەین کە زۆربەی هەر زۆری
ئەندام و کادرانی کۆمەڵی ئیسلامی کەم پرۆژەی هەموو لایەکە تێدا بەشدار بن بە بۆچوونیان بە ڕەئیان کە ئێمە کۆمەڵی ئیسلامی چۆن بەرەو پێشتر ببین و چۆن گەشەی زیاتری پێ بکەین و چۆن کۆنگرەیەکی سەرکەوتوو ببەستین کە قۆناغی ئایندەمان ئینشاڵڵا باشتر و بەهێزتر بێت لەم قۆناغەمان. و خاڵەشی تریش ئەوەیە کە ئێمە چۆن وا بکەین بەهۆی کۆنگرەکەمانەوە وەکو لە قسەکانی پێشووتر ئاماژەم پێکرد کە زیاتر بەڕووی جەماوەردا بکرێنەوە بزانین داخۆ ئەگەر هەر بڕیارێک و هەر ڕاستپاردەیەک کە دەبێتە مایەوە کە ئێمە زیاتر بکرێنەوە زیاتر ڕوومان لەم خەڵکو جەماوەرە بێ و ینی بازنەکەمان فراوانتر بکەین ئینشاڵڵا ئەمەش ئامانجێکمان بێ لە کۆنگرەکەمان. چونکە جاری وا هەیە مەسەلەن خۆتان دەزانن تعبیرێک کاریگەری خۆی هەیە لەسەر خەڵکو جەماوەر وشەیەک کاریگەری خۆی هەیە لەسەر خەڵک. بۆیە ئێمە دەمانەوە ئینشاڵڵا ئێوەش بەشداری کاراتان هەبێ و بەڕێیەکانتان ئینشاڵڵا ئەم کاروانە بەرەو پێشتر و ئینشاڵڵا زیاتر بەرن. ئەوەی تریش ئێمە وەکو فراکسیۆن لە پەرلەمانی کوردستان چەند ئەرکێکمان هەیە. ئەرشی یەکەممان ئەوەیە کە ئێمە پەیوەندەکی باش لە نێوان خۆمان و خەڵکو جەماوەرەکەماندا دروستکەین و هەمیشە لەگەڵیان لەسەر هێڵ بین و گوێ لە داواکاری و پێشنیار و بەسم پێشنیار و داواکاری گشتی دەڵێن. بەڵام بەڕاستی فراشۆ ناتوانین بە دوای تاکتاکی داواکاری کێشەکانی خەڵک بکەوێت. دەبێت هەوڵدا کێشەی گشتی خەڵک چارەسەر بکە لە ڕێگەی پرۆژەوە لە ڕێگەی پێشنیازی یاساوە لە ڕێی دەرکردنی یاسایە لە ڕێی دەرکردنی بڕیارێک. و ئەرچی دووەمان بریتێ لەوە کە ئێمە ئەگەر یعنی وەکو فراکسیۆن بەشدار بین لە حکومەتیا بەشدار نەبین چاودێرێکی کارای حکومەت و دامدەستگاکانی بین و پشتیوان بەخوای گەورە وا دەبین. ئەرکێکمان ئەوەیە ئێمە بەشدار دەبین لە دەرکردنی یاسا و هەر بڕیارێک کە بە قازانجی خەڵک بێ هەر خەڵکێک پێشکەشی بکە. ئەمە تەعەسوبمان بۆ شتی خۆمانمان نییە. الحکمة ضالة المؤمن جا ئەوە دەبێت جیاوازەکانی ئێمە بێ لە خەڵک. هەر فراکسیۆنێک پرۆژەیەک پێشنیازی یاسایەک بێنێتە پێشێک کە بە قازانجی خەڵک بێ خەڵک سوودی بینی ئێمە پشگیری دەکەین دەنجی پێ دەدەین. و لە ڕووی کەشەوە ئێمە هەوڵ دەدەین کە ئەم پەرلەمانێکی کارا بێ و فعلا بەپێی پێڕەوی ناخۆی کە نووسا بەرزترین دەسەڵاتی یاسادانان و مەرجەعی سیاسی لە هەرێمی کوردستان فعلا مەرجەعی سیاسی بێ لە هەرێمی کوردستان کە بەداخەوە ئەمە ئەو خولە و خولەکەی ڕابرد بەڕاستی هەوڵ دراوە کە ئەم پەرلەمانە بێبەها بکرێت و قورسایی کەم بکرێتەوە. دەکاتێک کە مەرجەعی سیاسی واتە هێڵە گشتەکانی سیاسەتی هەرێمی کوردستان ئەم پەرلەمانە پەسەندی بکە. بەڵام بەداخەوە هێڵە گشتەکانی سیاسەت لە هەرێمی کوردستان وردەکاریەکانیشی حزب بڕیاری لێدا پەسەندی دەکات. ئێمە دەبێت ئەم شکۆیە بۆ پەرلەمان بگەڕێتەوە ئەم حەقە بۆ پەرلەمان بگەڕێتەوە. بەڕاستی ئێمە هەوڵی خۆمان دەدەین ڕاستە ئێمە فراکسیۆنێکی حەوت کەسین بە سوپاس بۆخوا هەموو دنیا دەزانێت کە کۆمەڵی ئیسلامی قورساییەکی تایبەتی خۆی هەیە. بیانی ئەگەر ئەو ساختەکاری و پێشێلکاریە کە لە هەڵبژاردننی سینەوە کرا نەکرابایە کۆمەڵی ئیسلامی یەکەم هێز دەبوو کە بە ڕێژەیەکی باش دیاری کردبوو. چونکە تاکە هێزە کە بە حەق زیادی کرد بێ. هاوڕێکانی بەداخۆ پشمان ناخۆش بمە کاتی خۆش باسمان کردووە کە نیوانی و کەمیان کرد. دوو دەسەڵاتدارەکەش بە ساختەکاری و بە تەزویر هەردووشیان کورسەکانیان بەرز کردەوە. یعنی خۆزگا هەڵبژاردنێکی ڕاستەقینە و پاک و بێگەر دەکرا و کاتەی دەبینرا کە ئێمە دەنگمان چەندە و ئەوەی کە ئێستا 45 کورسی 25 کورسی ئەوەش هێنا ئەوەی دەنجیان چەندە بوو. خۆزگە هەڵبژاردنێکی پاک و بێگەر کرابە خۆزگا. بەداخەوە بۆی ئێمە قورسایی ئێمە لە حەوتی نییە بەڕاستی. ئێمە قورسایی خۆمان بە هەڵوێستەکانمانەوەیە و بە پشتیوانی پشتگیری جەماوەرێکی زۆر وەیە لەخوا بەزیاد بێ کە بەڕاستەقینە و بە قەناعەتەوە پشتگیریان لە کۆمەڵی ئیسلامی کردووە بەبێ ئەوەی کۆمەڵی ئیسلامی بتوانێت 100,000 بۆ یەک کەس خەرج بکە یەک کەسیش تەعین بکە. و ئینشاءڵڵا ئەم پشتیوانی پشتگیری و کۆمەڵی ئیسلامی
زیاد دەبێت کەم نابێ ئەمەش ئینشاءڵڵا هەوڵ دەدەین نوێنەراتان لە پەرلەمانی عێراق لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگا لە بەرپرسە خۆجیەکان لە حکوومەتە ئیداریەکانی خۆجیەکان ئینشاءڵڵا نوێنەری ڕاستەقینەی ئێوە و دەنگدەران و دۆست و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی بن. من دووبارە خۆشحاڵم بە دیدارتان و خوا پاداشی مولایەتی بداتەوە یاخوا سەرفراز و بەختەوەر و ڕووسوری دنیا و قیامەت بن. والسلام عليكم ورحمة الله وبركاته.